تاوتوێ بە سپۆنسەری کۆمپانیای دارالمولکی بابان. This is NRT Daily News Analysis. سڵاوتان لەبێ بەڕێزان، کارزان وسمانم لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانیەوە لەگەڵتانین بۆ تاوتوێکردنی پرسە گەرم و گرنگەکانی ڕۆژ. لە ئێستادا هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەگەڵەوەی سەرنج و ڕەخنەیان هەیە لەسەر مەسەلەی ناشەفافێتی داهات لە هەرێمی کوردستاندا. ئێستا گرفتیان لەگەڵ لێدوانە پێچەوانەکانی ئەو خەڵکانەشدا هەیە کە بۆ خۆیان کار دەکەن لەسەر ئاشکراکردنی بابەتی گەندەڵی لە هەرێمی کوردستاندا. ئەم بابەتە بەشێکی زۆر لە دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستانیشی گرتووەتەوە. تەنان لە ماوەی ڕابردوودا لە حکوومەتی هەرێمی کوردستان گوێمان لە لێدوانی پێچەوانە بوو. هەروەها لە ماوەی ڕابردوودا دوو پەرلەمانتار کە ئەم شەو میوانی منن ڕەنگە زۆرترین قسەیان لەسەر بابەتی گەندەڵی و ناشەفافێتی داهات کردبێ لە هەرێمی کوردستاندا، بەڵام ئەوانیش و بەشێکی دیکەش لە پەرلەمانتاران لێدوانی دژبەیەک و پێچەوانەی یەکتریان هەبووە. من هەوڵ دەدەم ئەم شەو گفتوگۆ بکەین لەسەرەوەی کە بۆچی ناتوانین زانیاری دروست و دقیقمان دەست بکەوێت کە لانیکەم جێمتمانەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێ. ئەم بابەتە تاوتوێ دەکەم لەگەڵ میوانەکانم. عەلی حەمە ساڵح پەرلەمانتاری بزوتنەوەی گۆڕان، سوپاس بۆ ئامادەبوونە. هەروەها سۆران عومەر پەرلەمانتاری کۆمەڵی ئیسلامی کوردستان، سوپاس بۆ جەنابیشت. بەڕێزان وەک هەمیشەیەوەش دەرفەتان هەیە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە پیجی NRT پرسیارەکانی خۆتان بە کۆمنت بۆ من بنووسن تاوەکو مەودای گفتوگۆکەمان فراوانتر ببێت. کاک سۆران، ئەمە بۆ خۆی پرسە بۆچی پەرلەمانتاران، بۆچی ئەو خەڵکانەی کە کاری ئەوانە بە دوواداچوون بکەن لە هەرێمی کوردستانە بەڵام زۆر کات بۆ خۆیان ئەو بابەتانەی کەشفی دەکەن دواتر ڕەتی دەکەنەوە، لێدوان و قسەی جیاواز لەوەی پێشووتریان دەکەن. بەڵام بەر لەوەی گفتوگۆی ڕوون بکەین لەسەر ئەم بابەتە، من دەمەوێت لەسەر مەسەلەی قەرزاری هەرێمی کوردستان یانەوەی کە ئیفلاسی کردووە. حکوومەتی هەرێمی کوردستان قەرزارە، قەرزی کردو بۆ تێپەڕاندنی ئەم داهاتەیان ئیفلاسی کردو دەبێت پشتی پێ نەبەستین. حکوومەتی هەرێمی کوردستان قەرزدار نییە وەکۆی کە پارەی هێنابێ و دابێتی بە هاوڵاتیان و سەرفی کردبێ و ئیفلاسی پێکراوە لەلایەن چێوە لەلایەن ئەو حیزبە حکومڕانانەی کە جونگە هەستیارەکانی داهاتی وڵاتیان لە بندەستایە بە تایبەت نەوت. بەڵام دەمەوێت ئەو بۆ هاوڵاتیان ڕوون بێتەوە پێش ئەوەی کابینەی هەش دەست بەکار بێ، کابینەی حەوت تاڵانێکی گەورەی بانقەکانی کوردستانی کردووە. نزیک بە 150 بانق لە هەرێمی کوردستان، بە بانقی حکومی، بە بانقی ئەهلی، بە بانقی بازرگانی حکوومەتی هەرێمی کوردستان هەموو پارەکانی دەرهێناوە. ئەمە تەسەورە یان نەخێرەمە بەڵگەیە و بەڕەقەم یعنی ئەمە بەڵگەیە. حکوومەتی هەرێم بە ئینزای نێچیرەڤان بارزانی ئەوە قسەی من نییە. ئەوە کاک عەلی باشە زانێ 6 مانگ شەڕمان کرد بۆ ئەوەی 6 مانگ ئێمە لە لیژنەی دارایی فشارمان کرد بۆ ئەوەی حکوومەتی هەرێم پێمان بڵێ ساڵی 2014 کە یاسای بودجە نەبووە چی سەرف کردووە، چۆنی سەرف کردووە، چەند داهاتی هەبووە، چی عەجز بووە. ئەمە بە نووسراوی 34 2015 سەرۆکی حکوومەت نێچیرەڤان بارزانیە کە بۆ پەرلەمانی کوردستانی ناردووە. باز لە چیەکە؟ باز لەواکە ساڵی دارایی 2014 چیان خەرج کردووە، چیان هەبووە. لێرە کارزان کە ئێمە دەڵێن کابینەی حەوت، کابینەی هەشت لە ناوەڕاستی مانگی 6 سوێندیان خوارد و دەست بەکار بوون لە بەردەم پەرلەمانی کوردستان لە 16ی 6. بەڵام لە مانگی 2 لە هەفتەی 2 کە حکوومەتی عێراقی پارەی بودجەی هەرێمی کوردستان دەبڕێ، باشە کابینەی حەوت دەست بۆ چییە بە؟ دەست بۆ ئەمە بە، ئەمە لە بەڵگەکەی سەرۆکی حکوومەتایە، دەست بۆ 12 تریلیۆن و 761 میلیارد دیناری بانقەکانە با کە بریتین لە ئەمە هی من نییە، ئەم خشتەیە، ئەمە هی پەرلەمان نییە، ئەمە ئەنجومەنی وەزیران بەڕەسمی لەبەر ڕۆشنایی بڕیاری ئەنجومەنی وەزیران ژمارە 36 28 کۆبوونەوەی ئاسایی خۆی ژمارە 1 ئەمەی پەسەند کردووە. ئەنجومەنی وەزیران نردوێتی کە 12 تریلیۆن و 761 میلیارد دیناری سیولەی بانقە ئەهلیەکان چی لێکراوە بەکارهێنان، سیولەی بانقە ئەهلیەکان
4 تریلیۆن و 307 ملیار. سیولەی بانکە ئەهلیەکانەوە لقی هەولێر بوو، لقی سلێمانی 2 تریلیۆن و 469 ملیار. سیولەی بانکە بازرگانیەکان 3 تریلیۆن و 890 ملیار کە بەغدا لەسەر ئەمە شکاتی لە هەرێمی کوردستان کردووە. جگەلەوە هاوڵاتیانی هەرێمی کوردستان 2 تریلیۆن و 95 ملیار دیناریان لە بانکە حکومیەکان داناوە بۆەوەی کەس نەیە لە ماڵەوە بیدزێ حکوومەت بردوێتی. واتە پارەی هاوڵاتیان بۆ ئەوەی لە ماڵانە دزرێ لە بانکەکان بردوێت. ئەمە یەک ئەم ڕقەمانە پیشانی خەڵک دەدەن کە بە خەڵک دەڵێن ئەمە ئاوها دزراوە، ئەمە ئاوها حکوومەت بردوێتی، نابێ پێشیان بڵێن بۆ چۆ براوچی لێنی بۆچی لە شوێنێکدا دەوەستن ناوەستین بەردەوامین با پێت بڵێم 12 تریلیۆن دینار حکوومەت بە سیولەی نەقدی سیولەی بانکەکان باشە بە نەقدی دەری هێناوە 12 تریلیۆن دیناری دەرهێناوە. ساڵی 2014 کاک عەلیە زانێ حکوومەت چەندی سەرف کردووە؟ ئەمەتا حکوومەتی هەرێمی کوردستان بۆ 33 سەرۆکایەتی وەزارەت دەستە دەستگا 14 تریلیۆن و 809 ملیاری سەرف کردووە. باشە؟ ئێستا با معادلەکە لای خەڵک ڕوون بێت چکە وترێ ژمارە زۆر تێ بەڵام زۆر معادلێکی 12 تریلیۆنی دەرهێناوە 14 تریلیۆنی سەرف کردووە. یعنی ساڵی 2014 پێویستی بە چەندێک بووە؟ 2 تریلیۆن. باش 280 بەس لە بەخاوە هات. چی لە بەغاوە هاتووە؟ ئەمەتا 2 تریلیۆن و 180 سەیرم کە لە بەغاوە چەندێکمان بۆ هات؟ 4 مانگ پارەمان بۆ 2 تریلیۆن و 180 ملیار. لە بەغداوە 2 تریلیۆن و 280 ملیارمان بۆ هاتووە. داهاتی ناوخۆ چەنە؟ ملیارێک و 944 ملیار. تریلیۆنێک و 944 ملیار. وەزارەتی سامانە سروشتیەکان چەندێک پارەی هێناوە؟ 4 تریلیۆن و 884 ملیار. باشە لە ئەخیرا ساڵی 2014 کە تەواوەوە بێ حکوومەتی هەرێم خۆی لە بەیان مالیەکەی ئەڵێ ڕەسیدی نەقدی لە سیویەکی 12 2014 8 تریلیۆن و 811 ملیار دینارە. کوام پارە لە کاتێکە ئەم پارەیە 500 ملیۆن دۆلاریش لە تورکیاوە وەرگیراوە. بیخەرە سەر ئەمە 1 ملیار کاکسۆران دوو جار 2014 500یان وەرگرتووە ساڵی 2015 500 باشە با من بێمە سەر دوو لێدوانی پێچەوانەی خۆت ینی وەکو سۆران ئەمەر تۆ لە شوێنێکدا دەڵێ کە حکوومەتی هەرێمی کوردستان ئیفلاسی کردووەمە لە کۆڕێکدایە و دواتر بۆ بەخەبەر بازەوە دەکەی کە حکوومەتی هەرێم 20 ملیار دلار قەرزارە و دەبێ حکوومەت ڕایبگەێنە کە ئیفلاسی کردووە. بەڵام لە لێدوانێکی دیکەدا دەڵێ حکوومەتی هەرێم ملیارێک دۆلاری لە تورکیا قەرز کردووە. بەڵێ باشە دوو لێدوانی پێچەوانی لە شوێنێکاڵی پێچەوانە نییە چۆن حکوومەت ئەم پارەیە کە هی خەڵکە بردوویەتی بە قەرز لەسەر حکوومەتی حساب کردووە. واتە فێڵی لە پەرلەمانی کوردستان لە هاوڵاتیان کردووە جگەلەوە دزی لە هاوڵاتیان و لە بازرگانەکان و بەرهێنەکان کردووە بە نەقدی پارەکەی لە بانک بردوون سەرفیشی نەکردووە پێشمانەڵێ حکوومەت قەرزارە قەرزاری خەڵکی کوردستانە کە پارەکەی بە نەقدی وەرگرتووە و بردوێتی و دەری هێناوە و کەس نازانێت لە چۆ بەکاری هێناوە چۆن بەکاری هێناوە نەک قەرز بێ لەسەرەوەی دەبێ بەیانی حکوومەتی پاش ئەو بێ 21 ملیار 20 ملیار پەیاکە و بڵێەوە قەرزەکەم پێدایەوە. ئەم پارەیە هەیە هیچ بەڵگەیەک نییە کە حکوومەتی هەرێم ئەم پارەی لەکوێ سەرف کردووە و ئێمە هەتا ئەو کاتەی پەرلەمان پەکرا کاک عەلیە زانێ وتومانە حکوومەتی هەرێم وەرە بیسەلمێنە بەڵگەی قەرزەکانە بێنە جگە لە وتنی 2500 ملیۆنی دۆلار لە 2014 و 15 لە تورکیا وەریان گرتووە کاک عەلی برامەزانێت دوایین کۆبوونەوە لە ئەنجومەنی وەزیران کاک نەچیرەڤان وتی ئەوەش وەک قەرز وەرمان نەگرتووە ئەردۆغان وتویەتی ئێمە یا بە قەرزێکی زۆر درێژخایەنەتان دەینێ تۆ بۆ کە دەڵێ 1 ملیار دۆلاری لە تورکیا بەڵێ وتی وتوێتی یا بە قەرزی درێژخایەن لێتانەوەستین کێشەمان نییە یان ئێمە شەریکاتی نەوتمان لە هەرێمی کوردستان هەیە بە نەوت و بە حساباتی تر سافیەکەین هیچ گرفتان نەبێ واتە ئەوەش ئەو ملیارەش زەخت نییە لەسەر هەرێم
ئەمجا من نازانم ئێستا دراوەتەوە بە ئەردۆغان بە تورکیا یان نەدراوەتەوە چی باشە بۆیە بەس هەموو خەڵک گرفتی ئەمانە لەگەڵەوەی هەیە کە بۆچی ئێوە نازانن یعنی بۆ لە شوێنێکدا دەوەستن دیسان ئێمە بەڵام کاکە، بمبورە ئێمە شەڕەکەمان- با سەرنجی کاگالی زۆر بگرم دواتر دەگەڕێمەوەلات لە بەرەوەی کاتی زۆرم دایتێ کاگالی هەمان پرسیار بۆ تۆش ئێستا حکوومەت هێرێمی کوردستان قەرزارە ئیفلاسی کردووە داهات ناڕوونا چۆنە یعنی ئەم بابەتە بۆچی بۆ هاوڵاتیان ئەوەندە ئالۆز کراوە بەناوی خی گەورە دیارە بابەتەکەم دەسەڵاتە گوناحە بەمانە بڵێ دەسڵات بەر حاڵەمانەی کە ئیش و کاریم خەڵکە بەڕێوە بن ئەم دۆخیان بەم شوێ ئالۆز کردووە من ماوەیەکی زۆرە خەریکی لێکۆڵینەوەیەکم تەواوم کرد لەم پێرێ و بەسر پێرێ تەواوم کرد سەرەتای پرۆسەی نەوت بۆ ئێستا چنێ پارەوە دەست هاتووە لە هەریەکە لە سێکتەرەکان بە فرۆشتنی نەوتی خاو بە گازوایل بە شیرینی گرێبەستەکان دە سێکتەری نەوتی هەمووی لە سەرەتاوە بۆ ئێستا چێ لە وڵاتە گلەی یەکاڵی ئاگامان لە داهاتی نەوتنیە من هەموو یەخەمە بەردەمی کێوێ بزانێت چی لێ هاتووە هەموو یەخەمە بەردەمی بە بەڵگەنامەکانەوە ورد و درشتی و پارانەی کە تایەوە دەست هاتووە کە هەمووی تایە من لەسەر ئەمە ئامادەم دادگایشی عادیلانە دروست ببێت هەموو یەسلمێنم بەڵگەکان ئەم دادگای گەر عادلانە بە یەک ڕقمی غەڵەت بۆ ڕازی ئێعدامم کرد تەنها بۆ یەک ساڵە هەمووی لە سەرەتای پرۆسەی نەوتەوە تا کۆتایی 2015 کارسان زۆر بەڕوونی دیاریم کردووە مەسەن بۆ نمونە تا کۆتایی 2015 بە پێی ئەرقامی ئاشتی هەورامی و بەڵگەی خۆشیان داهاتی نەوت 9 ملیار و 714 میلیۆن و 331 دلار بوو ئەم $1 تا خوێنراوەتەوە لە چی دەست هاتووە هەمووی ورد و درشتی تایە 2014 دەرکردووە 2015 دەرکردووە ئەم پارانە نەماوە خەڵکی کوردستان پرسێت 10 ملیار دلار پێشەوەی پارە لە بەختەوە بەبڕێت باشە ورد و درشتی و پرۆژانم نووسیوە کە ئەڵەن گوایە پارەمان بۆ خرج کردو و درۆیە ئەسڵ و ئەساسی نییە پارەکەی خوراوە براوە دزراوە گەنتەڵی تیاکراوە هەموو ئەمانەیە سلمێنە من چی ئێوێ ئەڵێ ئیسلاحەکەم من ئەمە خەمە بەردەمی لەگەڵشی هاوکاریەکەم 3 مانگ 4 مانگ 5 مانگ بەڵام بێ ئەی ئەمانە هەروە بڕوات ئەوەی قەرزەکە لە کاکسوان زۆر بە کورتی و زۆر بە پوختی پێت بڵێم ئەم پارە براو بە ناوی قەرزەوە هێنراوە بەڵام نەدراوەتە خەڵک مەبەست 1 ملیار هەمووی 1 ملیارەکەی نییە 1 ملیارەکە ڕقمێکە لە 21 ملیار دلار کاکاسە ڕقمێکە لە 21 ملیار دلار تەنیا 2013 کە لە بەغداوە پارەمان بۆ هاتوانە باش بەو هەموو گەندەڵی لە سێکتەری نەوتا کرا بەو احتیکارە گەورەی کە هەبوو لە فرۆشتنی گازوایل و نەوتی خاو و LPG و چی کە ئەوە سێکە ئەوە هەموو سێکتەرەکانی داهاتی نەوتن 2 ملیار و 830 میلیۆن دلار داهاتمان هەبووە لە کاتێکا بەس لە 2013 بەس بۆ 13 بەڵێ لە کاتێکا پارەشمان لە بەغداوە بۆ هات چی لێ هات کە 2014 دەست پێ کرد ئەخرە و داهاتە هیچ ینی داهاتی نەوتی کێڵگەی بەردەڕەشە کێڵگەی شێخانە کێڵگەی تەقتەقای تاوکەیە نیشتەنیەکانە تاقکردنەوەیە شیرینیە بەنزنە دیزڵە نەوتی ڕەشە کیرۆسینە LPG هەموویم کردووە بە ئێستا شەو ڕۆژوانە لە ناوخوا دیار نییە ئێستا مەسەری چی لێ هات ئەمە پێش ئەوەی بەختا پارە بکرێت گریمان ئەمەش هەر بۆ خۆتان 10 ملیار دلارەکەی پێش 2014 هەر بۆ خۆتان ئەمەلێکی زۆر بەسیط لێرە بە ئەرقام سەلماندومە داهاتی نەوت لە 2014 لە 2015 13 ملیار دلار بووە 13 ملیار دلار بووە یەکێک لەم راپۆرتا سەلماوە هەر مانگە چەندێک بووە چۆن بوو هەمووین بەوردی نووسیوە 8 معاشیاندا نۆی لە مانگی نۆی 9 مانگ لە 2014 چکە 2 تریلیۆن 280 لە بەغاوە هات بەشی 3 مانگە 9 مانگ لە 2014 دا 9 مانگ لە 2015 دا بە زەمە هیچی لێ ناچێت بۆ بەغا پارەی نەوت هەر ناچێت بۆ بەغا 12 تریلیۆن 12 ملیار و 800 میلیۆن تۆ لێو کاتە پارەی بەغاشمان بۆ بەڵێ پارەی بەرژە بوجەمان بۆ هات لە بەغا ئەم داهات ئەمە بۆ بەغا نەخێر ئەمە لە ناو هیچ لەمانە نەخێر پارەی نەوت نەچۆتەوە بۆ ساڵی 2013 14 تریلیۆنمان بۆ هاتووە بەڵێ کاکە جاب لێم تێکمە دەبا باش سیسیلێ کاری خەڵک نەبسڕین باش تۆ داهاتی نەوتت لە 2014 و 15 13 ملیار دلار بووە باشە 12 ملیار و 800 میلیۆنی دا بە معاش واتە معاشەکە بەشی ئەو 8 موچەی کردووە خێرەڵێ 8 ملیار دلار قەرزارم گریمان هەموو داهاتی نەوتیش بۆ خۆتان هەر هەموو داهاتی نەوت بۆ خۆت باشە تۆ 12 ملیارت داوەتە موچە چۆن 8 ملیار دلار تۆ 12 ملیار دلارت داوە بە موچە چۆن 8 ملیار دلار قەرزاری 18 نییە ئەوە حسێبیان کردووە لەسەر خەڵکی کوردستان 21 ملیار و 600 میلیۆن دلارە بە عەرزی برای خۆم کەم
قەرزە لە دەستکاریکردنی پارەی بانکەکان 12 تریلیۆن و 781 میلیارد ئەمە پارەی خەڵکە براوە قەرزی کۆمپانیا نەوتێ ناوخۆیەکان وەرەقەی هەشتێورامیم لەلایە تایەکی حوتی 2014 3 میلیارد دلار بووە 28 مانگە پارەی پاڵاوتنیان نەداوەتە کار و قەیوان گازوایلیان کردووە بە چەکی بێڕەسید بازاڕیان هەمووی تێکداوە لە هیچ وڵاتێکی دنیا نیە چەکێکی حکومەت کە 100 دلاری لەسەر بێ بە 325,000 بفرۆشە حکومەت هەر لەبەرەوە بێ شەرم کە حکومەتی نییە چۆن چەکی ڕەسیدی 100 دلار بۆ ئەوەی 100 دلاری دەستکەوێ لە بازاڕە ئەبێت چەکێکی حکومت دەبای 325,000 دیناری تیان وسابێت قەرزی کۆمپانیا نەوتە ناخۆیەکان 4 میلیارد مافی کۆمپانیا نەوتە جیهانیەکان 4 میلیارد قەرزی تورکیا 1 میلیارد قەرزی بەڵێندان نزیکە 1 میلیارد نەوت بە پارەی پێشوەخت فرۆشاوە ئەوە کاکە سۆران شایەتە ئاشتێورانی خۆی وتی 1 میلیارد و 600 میلیۆن بێزەحمەت چی لێها ئەوە ئەم چی لێ هاتە خوا بمبورە کاک ئەلی ئێوە لە سەرەتای ئەم خولە زۆر لە سەرەتای ئەو نەخێر منەڵێم کاکە لای ئەوەی مەسئولە لەم پارەیە با پرسیارەکەم مەڵێ ئێوە ناڵێن ئەڵێن چۆن ناڵێن مەسئول یەکەم لەمە نێچیروان بەرزانیە باشە هەر هاوڵاتێکی ئەم هەرێمە بێ لەسەر راپۆرتەکانی وەزارەتی سامانە سروشتەکان و بەدواداچوونەکانی خۆی کار بکە ئەم ڕقەمانە دەرەهێنێت ئەوەی کە ئەرکی ئێوەیە بە خەڵک بڵێن ئەم پارەیە بۆ چۆچ و چی چێ بردی چۆن نایڵێن ناوی چێتان ناوە چێ هاتە پەرلەمانتان گرفتمانێت بەدادگا ناوی چێتان ئەعلان کرد بەس ئێمە بەڕێی محکەمە ئێستا لێرەوە ئەعلانەکەم بەرپرسیەکەم لە هەموو پارانەی کە دیار نییە کاک مەسعود تا و کاتێک کە سەرۆکیاریەم بووە بەرپرسیەکەم دەسڵات جێبەجێکردنە کاک نێچیروانە کاک قوبادە ئاشتیورامیە چۆن ناوێن با دەنگی بەرز ناوێن ئەڵێ کێ مەسئولە خۆ من مەسئول نیم ئەوان مەسئولن بەڵێ واتە ئەو پارانەی دیار نەماوە لای ئەوانە یان لێ بەرپرسیار بەڵێ چۆن گرفتەکە ئەوەیە کە بەدواداچوونە زۆر بەڕوونیە ئەگەر لای ئەوان ئەگەر لای ئەوان نییە بەدواداچوونی پەرلەمانتاران ئەوەیە کە بتوانێت بڵێ ئەم پارەیە لەسە لە فڵان شوێنە بەڵێ لای بەرپرسە گەورەکانی پارتی یەکێتیە ملیۆنە دلار نییە ئەمە بڕوا کارجان من بەرپرسەکان هەمویان نەخێر ینی بۆ ئەوە ڕوون ناکرد بۆ خەڵک کێ دەسڵاتی هەیە کێ دەسڵاتی هەیە لای ئەوەیە کێ دەسڵاتی هەیە ئێستا ناوی یەکێتیە کاقوبات جەگری سەرۆکی حکوومەتە ئەو دەسڵاتی هەیە لە ناو پارتیا کاک نێچیروان دەسڵاتی هەیە کاک مەسعود تا و کاتێک سەرۆکی هەرێم بووە کاک مەسعود ئێستا پرۆژەی ئیسلاحی ڕاگەاندوانە من ئامادەم دەیان کەیس بخەمە بەردەمیان هەرچەنە لەبەرەوەی باڕم بە حکومەت و شتنەمەوە زۆنجی پێ دوایە ئەمانی کە لای تۆ هەیە لای هەر یەکێک لەو ئەگەر نیانە مەسەن لە ناو یەکێتیشا خەڵکە بۆ بەیاننامەی دەرکردەوتێتی ئاگاداری داهاتی نەوتنین ئاگاداری شیرینین ئێمە ئامادەن دیخێنە بەردەمیان بەڵا بێ قەراری پێوەرگن ئەبێ ئیشی لەسەرکەن ئەبێ بە کاک هەر ئەمە نیە خۆ دەیان کەیسی گەورەی تری احتیکار هەیە بڕۆ بپرسە نزیکەی 13 میلیارد دلار پارە هاتێتە بانکی کوردستانی ئەهلیەوە دینارێکی نەچۆتە حکومەتەوە چۆن داخل بۆ و چۆن هاتوۆتە دەرەوە دەی فائیدەی ئەم پارەیە چەنە پارە چۆتە بانکی HSBC چی بەسەر هات من ئەوڕاقی ڕسمم لە چۆتە ئەوێ ئەو هەموو ملیۆنە دینارەی من گرفتم لەگەڵەمەیە هەیە خەڵک بێ بڵێت چی بەسەر هات ئەم پارەیە ئێوە بێ وەڵام ئەم پارەیە بە ئیمزای سەرۆکی حکومەت و وەزیری سامانە سوکان چۆتە بانکی HSBC بە ئیمزای ئەوانی شێتە دەرەوە خۆیانی لەمە ڕوونتر چی بڵێم پێت چی بڵێم پێت بۆیە یان ئەو پرۆژانە من لیستی پرۆژەکانم لەلایە کارزان یعنی مەسەن بۆ نمونەیەکی لەوانە ئەڵێ 20 میلیۆن دلار بۆ کەم پیسانکۆی سەلاحەدین صرف کرا تەمویل کرا یەک بلۆک دانراوە یەک بلۆک دانراوە یعنی هەموو ئەمانە ڕوونن پرۆژەکان هەموو ئەڵێ 80 میلیۆن دلار بۆ نمونە بۆ مەتاری دۆک بڕۆ بزانە چەندێ لە مەتاری دۆک سەرف کراوە ئەوەی کشت و کاڵ 125 میلیۆن دلارەکە کاک سۆران نزیکەی 45 سەرف کراوە ئەوەی گەرمیان پارەی دنیا بە ناوی چەمچەماڵ و لەو کۆمپانیا نەوتیانەوە گیا خەڵکی چەمچەماڵ 8 ڕۆژارێ ئاوەرەگرێ مەشروعی ئاوەکەی نا پارەکەی چی لێ هات یعنی من هەموو ئەو کەیسانەمان لەلای دیسانەوە تەکید دەکەمەوە چێ لە وڵاتە خۆی بە مەسئول لەسانێ ئەوێ تحقیقکە ئەوێ لێکۆڵینەوەکە من ئامادەم نەکبی دەمێ لەگەڵ یاد دەوام لەگەڵ یا ساخیکەم بەڵام بەداخەوە دەمە سەر دوو لێدوانی دژبەیەکی تۆ لە ماوەی ڕابردوودا کە دەنگۆی تەقاندنەوەی بۆری نەوتی کوردستان بڵاو بوانێ تۆ ئیدانەت کرد و داوات لە پەکەکە کرد تەنانەت ڕوونکردنەوە بدا لە پەیجی فەرمی خۆ دەمت کرد و لە زۆرێک لە دەستگاکانی ڕاگەیاندنیش بوو بەخەبەر بەڵام هەر دواتر دیسانەوە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پەیجی خۆت و دەبێت بەخەبەر لە هەندێک لە دەستگاکان دەڵێیت نەخێر بۆری نەوتێرەمی کوردستان نەتەقێنراوەتەوە ڕاگیراوە ینی ئەم لێدوانە دژبەیەکانە یان ئەم نەوعێک لە پەلەکردن نیە تەنیا بۆ ئەوی بە خەڵک بڵێن ئێمە ئەمانەوە لە زمانی من بە دوواداچوونەکەم تۆش سەحەفی دەبێ بە دوواداچوونکەی سەرەتای ئەوە وتیان نەوت تەقیوەتەوە ئێمە معلوماتێکی بداییمان هەبووە نەوتە نەتەقیوەتەوە من داوام لە پەکەکە کرد وتم ڕوونکردنەوە بدەن ئێوەن یا ئێوەن باشە وتت ینی ڕوونکرد سەحەفی و پەرلەمانتار نزیکە بەڵام خرجارە نارتی بوو یەکلای کردەوە ئەم بۆ نەتەقیوەتەوە بەڵێ
نا پێشەوەی ئێنارتی من عسرەکەی ڕوونکردنەوەمدا کە ئەم بۆریان نەتەقیوەتەوە نەوتەکەی گیراوەتەوە کارتێکی سیاسیە بەکارهێنراوە و من ترسیەوەمێ ئەگەر دەرفەتنێ ئەم کارتە سیاسیە کێشەی گەورەتر بۆ خەڵکی کوردستان دروستکە بە تایبەتی ئەوەی کە پەیوەستە بە ئازادکردنی مووسڵەوە من داوام کرد پەکە ڕوونکردنەوەیدا خۆمان بە دوواداچوونمان کرد و کاتە من دەستخۆشیم لە ئێنارتیش کرد مەدانیان ڕۆشتن منتم پەکەکە حکوومەت ێرێم تۆ تۆمەتبارەکە ئەم بۆریێت تەقاندوتەوە ئەگەر تۆی قسە بکە ڕوونکردنەوەی داوتی من نەبوو هاتە سەرخە جوابی ئێمەی داوە دواتر بە دوواداچوونتان کرد ئێمە بە دوواداچوونمان کرد ترکەوە بۆرێ نەتەقیوەتەوە بۆیە ئەم ئیشانە تەواوکەریەکن پرۆسەیەکە من ێستا دیکۆمنتێک منای ئەڵێم ئەمە هەیە فڵان کەس تەوزیحدا کە تەوزیح عەدا نایدا ئەگەم بە نەتیجەیەکتیە باشە سوپاس دەکەم کاک سۆران حەز دەکەم ڕاشکاوانە پێم بڵێ یعنی پەرلەمانتارانی ئێمە کەمێک سست نین لە بەدواداچوونەکانیاندا تەنیا پەلەی ئەوەیان نییە کە کۆمەڵێک ئەرقامی زۆر بخەنە بەرچاو و بەردەمی خەڵک بڵێن ئەم ئەرقامانە ونن ئالۆزن دیار نین دیسان دێڵێمەوە بەبێ ئەوەی نەتیجەی وازح بن بە خەڵک یعنی بەبێ ئەوەی بڵێن کە ئەم پارەیە لە فلان ساڵە لە داهاتی ئەوە نەمانگی نەوت دیار نییە پارەکە ئێستا لە لای فلان کەسە فلان کەس بردوێتێ دەرەوە کارزان من نازانم کێوای کردو یاوای نەکرۆ من مەسئولم لە هەموو ژمارە وەک چۆن کاک عەلیوتی پرسەرەکەم بۆ تۆ لەسەر ئەمە لەسەر ئەم ڕقەمانی کە لە درێژایی ئەم 2 ساڵە من وتومە چکە من بۆ خۆم هەم ئەندامی لیژنەی داراییم هەم بە کالۆریۆسم لە ئامارە هەیە مەسئولم لە هەموو ژمارەکانم و هیچ ژمارەیەکی من بەبێ بەڵگەکەی نەبووە و تەحەدای سەرۆکی حکوومەت و جێگرەکەشی دووبارە ئەەکەمەوە ئەگەر جورئەتیان هەیە باشە کە پەرلەمان پەکخراوە با بێ نەجەیەکی تر لە لیژنەکانی پەرلەمان با پێیان بسەلمێنین کە پارەی ئەم وڵاتە لای کاک مەسعودە لای کاک نێچیرە لای کاک مەسرورە لای کاک قوبادە لای چەند کاکێکی تری مەکتەب سیاسی ئەم دوولایەنەیە نیزاعی گەورە لە ناو یەکێتی و پارتی لەسەر ئەم پارەیە کاک حاکم قاهر تەحەداکە ئاگای لێ بێ کاک مەلا بەختیارەڵێ هەرچی ئاگای لێی نییە و نایزانێ و مشکلەی خۆیەتی نەخۆشی نەفسی هەیە جێگری سکرتێری دووەمی یەکێتی ئاگای لێ نییە جێگری یەکەم ئاگای لێیە لە ناو مەکتەب سیاسی پارتی شەڕی گەورە بە کاک نێچیر کە ئیفرۆشن لەسەر ئەوەیە پارەی نەوتیانەوێ چونکە کوڕی کاک مەسعود کەناڵێکی داناوە بە 79 ملیۆن دۆلار مانگانە ملیۆنە دۆلارەدا لە کوێی بوو لەبەرەوەی نەوتی عینزالە بە عنتەری ئەفرۆشیە دەستی بەسەراگرت و یعنی تر خۆ دەبابەمان نییە بیبینە سەریان بڵێن کوا و پارانە کاری پەرلەمانتاری ژەر ئەوەیە خەڵکی کوردستان نایەنەکان ئەمانە بەڵگەن و ئەمانە حەقایقن ئەگەر وانین تەحەدای هەمویانەکەین بێن بیسەلمێنن وانە بۆ ڕقیان لە پەرلەمان بوو خۆ زۆرینەی پەرلەمانتاران چێن ئەوانن کە بێدەنگن و مطیعی حیزبن و ڕقیشیان لە 5-6 پەرلەمانتارە لە فراکسیۆنی پارتی لە فراکسیۆنی یەکێتی لە گۆڕان لە کۆمەڵ لە یەگرتو کە قساکەن و کە دێن ئەماوروژێنن بۆ لەبەرەوەی ئەوان پەرلەمانیان بۆ دیوەخانێک ویستوە شەرعیەتیان پێ بدا دەستیان بۆ هەڵبڕێ ئەگەر نا بۆ ئەویان نەبوو لیان بپرسێتەوە محاسبەیان لێ بکە سەرۆکی حکوومەت دوایین جار کە چۆتە سەرۆکایەتی پەرلەمانتوێتی چەند پەرلەمانتارێکتان دەستیان خستۆتە قوڕگمان خەریکەنەمان ئەخنچێنن من بۆ خۆم 250 تحقیقم لە حکوومەت کردووە هەر هەمووی تحقیقی گەندەڵیە لە ماوەی ئەو 2 ساڵە ئێوەک پەرلەمانتارێک دەتوانم 250 تحقیقکەم 50 بەرمە دەستەی نەزاهە و دادگا و داواکاری گشتی بۆ بەرپرسانی کە ئێستا 84 بەرپرسن لە وەزیرەوەتیایەتی فەرمانی گرتنی هەیە نا فەرمانی گرتنیان هەیە و جێبەجێکردنەکەی کێیە بەشێک لەو گەندەڵیانە کاکە معقول نییە کابرا مەسئولی حیمایەیەک تیجارەتی نەوتەکە کابرا زابطە تیجارەتی نەوتەکە قاچاقینەوە هەر هەمووی هەر هەموو یەک مۆڵەتی درعفرۆشن بە دوو دەفتەر جگە لەوە کارزان من لە ساڵی 2014 ناکە قەیران بووە کاکە کە لە ساڵی 2014 قەیران بۆ پایتەختی گەشتیاری ئێمە کۆلارەشمان نییە کەسی 250,000 دۆلاریان سەرف کردەوە بۆ خولی فڕۆکەوانی کۆلارەشمان نییە کۆلارش لە ئێرانەوە دیە 300,000 دۆلاریان داوە بە حەفلەی ئەستێرەکانی عەرب ئایدڵ کەس نازانێت لە کێوە بووە 50,000 دۆلاریان داوە بە هونەرمەندێک لە بەرەوەی شتی کۆمیدیەکە 50,000 دۆلاریان داوە بە کچێ لە بەرەوەی جوانە پارەی وڵاتیان هەموو گەندەڵی فەساحە لە بەرەوەی جوانە باشە بایەکشتی تر پێوەکەمان بەردەوام بەکامی بازرگانیم هەیە ینی وچانێکی کورتە و بەتەڵنیایی ئێمە بەتایبەت هەر زۆر گرنگە ئازیزانی نارتی وچانێکی کورت و لەگەڵمان بمێننەوە گفتوگۆکەمان بەردەوامە
هاتنی وەرزی بەهارەوە وەکەمی شەکەپرەکانی چاڤیلاند ئامادەیە بۆ پێشوازی لە میوانە بەڕێزەکان بەبێ بەرامبەر. بە باشترین خزمەتگوزاری لە کارەبا و ئاو و مقاڵی لە ناو سروشتی جوانی چاڤیلاندا. بۆ بەسەربردنی خۆشترین کاتەکانتان چاڤیلاند شوێنێکە بۆ حەوانەوە. چاڤیلاند گەورەترین پرۆژەی گەشتیاری لە هەموو عێراق. تاوتوێ بە سپۆنسەری کۆمپانیای دارالمولکی بابان. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان گفتوگۆکەمان بەردەوامە لەگەڵ هەریەک لە عەلی حەمەد ساڵح پەرلەمانتاری گۆڕان لەگەڵ سۆران عومەر پەرلەمانتاری کۆمەڵی ئیسلامی کوردستان. دیسان دەڵێم کە ئێوە دەتوانن بە کۆمنتەکانتان مەودای گفتوگۆکەی ئێمە فراوانتر بکەن. کاک سۆران و کاتویستە شتێک باسیەوە بکەم کاکارزان ساڵی 2013 17 تریلیۆن دیناری هەبووە هەرێم 14 تریلیۆنی لە بەغاوە باتوە 3 تریلیۆنی ناوخۆیە بووە هاتوون جگە لە داهاتینەوت. بەڵێ داهاتینەوەی کە کاگعەلی باسی کرد 2 میلیارەوە نهاتوە نازانین لەکوێیە بە وەهمی هەندێک ڕقەمیان نووسیوە لای کاگعەلیە دوایت پێتەڵێ. لەم ساڵە هاتوون لە 100 دەی موچەی سێسەرۆکایەتیەکە ئەنجومەنی دادوەری ئەنجومەنی ئاسایشیان بڕیوە. یعنی پەرلەمانتارێک لە خولی سێ هەموو مانگێک 800 هەزاری لێ بڕدراوە. توانە ئەمە بۆچی؟ 5 میلیاری بۆ کەمەندامان 40 میلیاری بۆ پێشمەرگە 20 میلیاری بۆ شەهیدان 5 میلیاری بۆ نۆژەنکردنەوەی قوتابخانە 2 میلیاری بۆ دەستەی ژینگە 1 میلیاری بۆ ئەنجومەنی خانمان 3 میلیاری بۆ دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ. بەگشتی هەندێک سێکتەری ترە هەر هەمووی 107 میلیارد دیناریان بڕیوە لەمانە دای بنێن بیان بەمانە هیچیان وەریان نەگرتووە. وەزیری پێشمەرگە من ئەم جارە لێم پرسیوە بە ڕسمی ئەو پارەتان چۆن سەرف کردووە بەڕسمی کتابەکەی لامەڵێ هەر نەمدیوە. ئەڵێم ئەم 5 میلیارەتان چۆن یاوە بە کەمەندامان وەزیری کەمەنداڵێ ئاسۆز نەجی بەو داخەوە سەری نایەوە کە وەزارەتی جێڵا نەیاندایە منیش هەر بەدوایەوەم. ئەڵێم زەحمەت نەبێ وەزیری پەروەردە دکتۆر پشتیوان چۆن سەرفتان کردوڵێ وەڵا دەرخستەمان بۆ کردووە کە هاتۆتە وەرزیەوەی سەرمایە دەست پێکاتەوە قوتابخانە پارەکەیان نەداوە کە دەڵێ پارەکەمان پێداون دوکومنتی هەیە بۆی کە پێداون یان چۆن ئەلانی کردو دەڵێ ئەم ڕقەمانە بۆ وەزارەت بڕاوە نانە بڕدراوە یعنی سەرۆکایەتی پەرلەمان ساڵانە چەندە پارەی هەیە لە 100 دەی لێ بڕدراوە دارایی و توێتی ئەمە ئەیدەم بە داومە بەهین بە یەک دەفعە ئیسە وەزارەتی دارایی ئەڵێ داومە هەموو ئەم وەزارەتانە و دەستانەڵێن نەماندی باشە هیچ دوکۆمنتێک ئێوە بۆ نمونە داوات ئەمەم دۆکۆمنت لایە باشە هەر ئەوەی کە پێیان درراوە بۆ نمونە وەزیرێک کە ئەم پارێ وەزارەتێک کە ئەم پارەی وەرگرتووە واژۆی لە کاگڕێباز حەملان بۆی نردوم ئەڵێ ئەمە لە ساڵی 2013 بەڵگەکەیەتی کە وەزارە دەڵێ سەرفمان کردووە هین وەزارەتی دارایی لە بیناون بۆ ئەڵێم دەی باشە وەزارەتی دارایی تۆ سەرف کردووە بەم کاغەزە بەم بەڵگە وەزارەتی دارایی وەزارەتێکی ترە بشی لە خواردوێتی طبعاً کارەساتی گەورە ئەوەیە 107 میلیار بڕدراوە بدرێ بەمە ئەمەڵێ داومەوەڵێ وەرم نەگرتووە. وەزیری پێشووی دارایی جێگری وەزیری پێشووی دارایی هەموویم داوە بە محکەمە باشە هەمووی لە ئەم دۆسیە ئەمەندەیە هەموو وەزیرەکان پشتیوانیەوە داوای و پاراکەن بەڵام کە نەدراوە و داومە بە محکەمە ئێخۆ بەخوا بە من و کاعالیش نەقازین و حکم بکەین و نە وەزارەتی ناوخۆین بچین بیانگرین و نە هەمەر و دەبابەمان هەیە هێزمان هەیە بچینەم دزانە بگرین چکە ئەو دزانە ئەوانەیان هەیە دادگا لە سەروی دادگاون یاسا لە سەروی یاساون ئەو جا کارزان یعنی ئینسان سەری لەوە ئەسوڕمێ ئەم وەزارەتی سامانە سروشتیانە 37 حساب بانقی لە هەموو بانقە جیهانیەکانە هەیە هیچ کەس نازانێ چەندێ لەم پارە لەم بانقانایە بە بانقی کوردستانیشەوە تەحەدا ئەەکەم هیچ کەس بزانێ لە بانقی کوردستان حکوومەتی هەرێم چەندێ پارەی هیچ کەس بە سەرۆکی حکوومەت و بەجێگرەکەی و هیچ کەس زەوانەی کە ڕقاباکەن بەس سەرۆکی حکوومەتە زانێ وەزیری سامانە سروشتیەکان زانێ لەگەڵ جێگری سەرۆکی حکوومەت ئەم سێ کەسە ئەزانن لە کاتێکە
24 ساعتێ پەڕێ بەسەر مەبلەغی پارەی حکوومەت کە لە ناو بانقی کوردستانە هەیە بە پێی سیستەمی بانقە جیهانیەکان فائیدەی وەرەگرن لە سەعات 6 بەیانی بۆ 6 بەیانی چەندی ڕەسید هەبێ بۆ تۆ وەکو پەرلەمانتارێک بتوانی ئەوە دەست بکەیت کە دەسم نەکەوتووە بەڵام لەو کاتەوەی بانقی کوردستان دروست کراوە با گوێیان لێبێ نازانەوە داهاتی ئێو کادەعلانی کەن ئێجاوەعلانی کاکە جان بێ ئومێدی نیە زان چۆنە ئەگەیتە هەندێ مەرحەلە نەگەیشتی نەزانی ئەمانە لێبوون هەمویان منافەسەون کامیان خۆیان زۆر دەوڵەمەند کە لەسەر حسابی کاکارزان با خەڵکی کوردستان ئومێد بەرەوە بەخەڵی وتی هیچ ئومێدی نییە خەڵکی کوردستان با بێ ئومێد نەبێ و بێتاقەت نەبێ لە بیستنی ئەم حقائقانەی دزی بێتاقەت نەبێ کە نەزانێ ئەم پارەیە دیار نەما بەس چی لێ کاکارزان تۆ دەرفەتزان بێ ئومێدەکە چیە من طبعا ئەم دۆسەی نەوتە خەمی دنیام پێوە خواردووە شەو نخۆنی دنیام لەگەڵا کردووە 100 جار نەفرەتم لەوە کردووە کە کورد ئەوەنە نەکبەت بێ ئەمە من یەکەن دێ نمونەت بۆ باسەکەم بەس ئەوەی کە ئەڵە چاکسازیەکەم ئەم چەند مەشروعەکە ئەڵێن پارە ئەڵێن پارەی نەوتکووە 1 ملیار دلار ئەڵێ داوامانتە گازوایل بۆ کەرکووک زۆر ئاسانە 100,000 دەفتەر دلار بۆ گازوایل بۆ کەرکووک بۆ چۆن بەکێدا ئەمە بەس پڕیەکەنەوە بۆ دیزل بۆ گازوایلی کەرکووک کارەباچی ئەڵە 6 ملیۆن دلار درا بە ئۆتۆمبیلی وەزارەتی داد 47 ملیۆن دلار بۆ بزوێنەری ئاگرکوژێنەوە ڕێگەی خان و ڕۆستەم لە چەمچەماڵ 35 ملیۆن دلار پڕی کەرەوە 80 ملیۆن دلار بۆ فڕۆکە ئەوە کەماندا بە پرۆژەکانی گەرمیان ئەڵێ هەڵسەنگانی کاریگەری ژینگەی لە وەزارەتی ناوخۆ ملیۆنێک و 380 دلار ئەوە چیە تۆ ئەمە بەس ئەمە پارەی نەوتە ئەڵێ دامانتە ئەم پرۆژانە ژینگە وەزارەتی ناو دەستەی ژینگە هەیە وەزارەتی سامان سوختیان بەڕێوەبەراتی ژینگەی ئەڵێ دابینکردنی کۆپتەری وەزارەتی ناوخۆ بەستۆ بۆ سەکارم نمونەیە بۆستین کەسێک نەبوو لە وەزارەتی ناوخۆ تۆ پێی بڵێ ئەمە بەستە چیە بۆم ڕووکەمە لە پارەی نەوتە بەشێکی زۆری ئەمانە خەرج نەکراوە ینی بەس پڕکراوەتەوە بەس ناو عینوان بۆ دانراوە بۆ ڕقەمەکان تەواو بێت کە کۆکرایەوە کاکە ئێمە ڕقابەی مالیمان ناوتمان ڕقەمانە با ڕقابەی مالی تحقیقی وتیان تۆ ئەمە عملێکی زۆر بەسیت مەحافزێ لەبجە گۆڕانەوەنیە ئەڵێ 50 ملیۆن دلار ماداوەتە گەشەپێدانی پارێزگای هەڵەبجە 50 ملیۆن دلار لەوەتەی هەڵەبجەیە 50 ملیۆن دلاری بۆ خدماتی ناوشار لە پارەی نەوت ئەمە جیاوازە لەو پارەمە تەسەوری خۆتیان بۆ ئەمە ڕقەمە کەکە بە دوواداچوونم کردووە ئەوەی بۆ هەڵەبجە سەرف کراوە لە ناو بودجەی ساڵانە پێشتر پارەکە لە بەغداوە هاتووە نە ئەمە ئەوە نییە ئەمە جگەلەوە لە پارەی نەخێت ئەڵێ گەشەپێدانی شنگال 40 ملیۆن دلار لەمایانە بابەسین ئەوەی هەڵەبجەوەکو خۆ دوتت پارێزگارەکە گۆڕانە بێتپرسی ینی بە دووادارچوونتان هیچ پارێزگارەکەی ئێمە بووە تەمان ئەمەڵێ لە 2012 ئەو کاتە پارە لە بەغداوە پرۆژە لەسەر ئەوەکە کەکە دەیانی وام لایە من یەک لیستی وام لایە هەموو پرۆژەکان 9 میلیارد دلاریان ئاوا پڕ کردوتەوە 9 میلیارد پڕیان کردوتەوە چاودێری دارایی چوو تحقیقی کاوتیان بۆت نییە من پێتەڵێم کاکە جان بەیانی ئێوە راپۆرتێک بدەکەن بڕۆن بۆ چەمچەماڵ قسە لەگەڵ قایمقامی چەمچەماڵا بکەن بڵێن ئەو پارانەی کە بۆ ئاوی چەمچەماڵ بۆ خەڵکی ئەنفال گەرمیان لە پارەی نەوت خەرج کرا بۆ مەشاریعی ئاوتان نەکرد خەڵکەیە بە 15 ڕۆژ جار ئاویێت و آخر 15 ڕۆژ ئەو لە تەنکیا بێ و ئاوت چی بەسەریت ینی کێشەکە ئەرقام نییە ینی لێبووینەتەوە لە ئەرقام چونکە سەیری ڕائسبالی بەرپرسە باڵاکانی ئەم هەریەمە بکە ئەمەت بۆ دەرەکەوێ کۆمپانیا گەورەکانی نەوتی هی ئەوانە بانکە گەورەکان هیچن هی ئەوانن کۆمپانیەکانی وەبەرهێنان هیچن هی ئەوانن کارە هەموو شتێ هی ئەوانە ینی کەس هیچی نییە لە وڵاتە و تێلە ینی هەمووی هی ئەوانە بۆی خۆمانە خەڵەتێنی لە گواستنەوەی نەوتائیش ئەزان چۆنە بەشێکی ئەمانە بە خەڵک ڕابێرن تۆرە 10 میلیارد دلار دیار نەبێت بڵێ وڵات سەرۆکی حکوومەتی جێگرەکەی مەعاشکەی خۆیان کردە 2 میلیۆن دینار ئەمە ڕابواردنە بە خەڵک من ڕازی مەعاشی سەرۆکی حکوومەت نەک 2 میلیۆن 100 میلیۆن 200 میلیۆن دینار بەڵام پارەی نەوت ئاوای بەسەر بەڵام زیاتر لەمە من زیاتر لەمە کاکە کەسە زانێت تەیارەکەی سەرۆکی حکوومەت فڕۆکە تایبەتەکەی مەصرفی مانگانەی چەنە بە چەند کڕراوە تاقمەکەی چەنی هەیە چەند سەفەری شخصی پێکرێ ژن و مناڵەکەی چەند سەفەری پێەکەن ڕقمێکی دقیق بڵێ کاکی خۆیەتی یان ئەنجومەنی وەزیران لە هیچ شوێنێکی حکوومەتان ئەخردا من مشکلم لەگەڵ نازانەیە کە دەڵێ ئەمە هەیە پێمان بڵێ وەزیرانە کاکە کارزان ڕقمی دقیق وەکو چۆن لە 400 دۆنم زەوی ئاژی
ئاواش تیاری خاصی هەیە و کەس نازانێت کاکە کارزان لەسەر باری حکوومەت کاکە کارزان ڕقمێکی دقیق بۆ ئەوەی ببرێتەوە وتەبێژی حکوومەت باشترین ئوتێلی لە تەنیژ وتێل چوارچرا دروست کردو بڕۆ سەیریکە وتەبێژی حکوومەت لە ساڵی قەیرانی داراییە تەواوی کرد بەچی دروستی کرد لەکوێی بوو کاکە ئێمە دوایی دێنە سەرەوە ناچارە بین بە خەڵکی کوردستان بڵێن وەرن خەڵچینە ئەمە مڵکی فلان کەسەوە مڵکی فلان کەسە لە شاری سلێمانی ئێستا ماژدیمۆڵ و فامیلی مۆڵ دروستەکرێ هیچ هەیە لە قەیرانی داراییە تەواو بوو خەڵکی کوردستان هەموو ڕۆژێدا بەلایە کەس ناپرسێ کاکە کارزان ڕقمی دقیق هی کوڕی بامۆچی و سیروان بارزانی و هی نێچیرەڤان بارزانی و بازرگانێکی تری هەولێرە کاکە خەڵکی کوردستان ئەمانە قبولەکە خۆ هەر بە من و علی و فلان و فیسار ناکرێ ئەمە زۆر ئاسانە بچن بڵێن ئەم پارێ ئێستا پارە نەماوە ئەم مۆڵە زەخمەی ماژدی مۆڵ و فامیلی مۆڵ و دەعبا مۆڵ و ئەمانە بەچی دروستەکەن خۆتان پارە دروستەکەن یاداهاتێ لەم بەرنمەیان ناویان دێت هیوادارم لانیکەم بۆ دەستەی نەزاهاکە ئێمە دەستەی نەزاهەمان هەیە لە هەرێمی کوردستاندا یاخۆت بۆ خۆیان بێنێ ئەلانی سەرۆت و سامان و مڵک و ماڵیان بڵێن ئەمەی کە هەمانە بە حەق دوو پەرلەمانتار گومانیان هەیە ئەعلانی سەرۆت و سامانی ئەمانە بە توورێکی تەر ناوێت بە توورێکی تەر ئەزانی بۆ ئەرقامی دقیق دیکۆمنت شەشمانی ئەخیری 2015 داهاتی نەوت 3 ملیار و 900 ملیۆن نزیکەی 4 ملیار دلار بووە ئەو کاقوبات بە ڕسمی ئەعلانی 4 ملیار دلار بۆستە شەشمانی ئەخیر داهاتی ناوخۆ لە 4 ژمارە حسابیە لە بانکی کوردستانی ئەهلی 4 ژمارە حسابی 2 تریلیۆن و 180 ملیار بەگشتی لە شەشمانی ئەخیری پارساڵە داهاتی نەوت 5 ملیار دلار بووە بەشی 6 مانگونی معاشی خەڵکەکە ئەمانە 3 مانیان پێداوە 3 ملیار دلاریان پارە دیار نییە 2 ملیار و نیو تقریبا 2 ملیار و نوێزانی عینشەری عین 250,000 دەفتەر دلار فەرمو بڵێن وانە بانیش ڕقەمەکانتان پیشاندەم بڵێم وایە ئەوە ئەرقام مانگ بە مانگ چەندێ نەوت بەرهەماتوە بە چەند فرۆشتویانە پارەکەی چۆن کەڕاوەتەوە پێتەڵێم ئەمە تەنکەریشیتیانە لەبەرەوەی دەستم نەکەوت نەوت لە ڕێگەی تورکیا ئاشتی هەورانی 4 ملیار دلاری پیا کردووە بەو نەوتە پارەی فرۆشتنی بەڕێوەبەراتی بەرهەمەنەوتەکانی هەولێر سلێمانی دۆکان ئەو بەرهەمەنەوتەکانی و کانزای کوێ 4 ژمارە حسابیە لە بەردەمی منایە 2 تریلیۆن و 180 ملیار بووە لەو ساڵە شەشمانی ئەخیری کۆی گشتەکەی بەرهەمەنەوتەکان لەگەڵ نەوتی خاوە 5 ملیار بوو بەغاش شەنی ناردووە بەغاش 2 ملیار و 240 ملیۆن ئێمە 5 ملیار نییە ئەڵێ با ئەڵێم ئەی تۆ 2 ملیار دلار و نیو نەداوە معاش ئەڵێ با ئەڵێم 2 ملیار و نیوەکەی تریکوە ئەڵێ چی نجان هیچ وەڵام ئەزانی وەکچیان لێبوونەتەوە لەوەی توان حکومڕانی خەڵکەن کاکەجا من پێتەڵێم کەسێک گەورەترین کۆمپانیای نەوتی خۆی بێت لە خاڵە سنووریەکان هەموو کۆمپانیان داناوە پارە وەرەگرن بەناوی کۆمپانیاوە هیچ ناکەن کۆمپانیای ئەمنیان داناوە کۆمپانیای خەدەماتی نەوتیان داناوە سەرانە لە خەڵکە سێنن ئابوونە لە خەڵکە سێنن ناڵن کەس ئیشکە خەڵکیان برسی کرد ناتوانێت حکومڕانیکە ئەمانە هی ئەوە نین حکومڕانی ئەم میلەتە بەش برایە کاکسۆران ویستی شتێک بڵێ وەکو ئەزانی ئێمە و خەڵکی کوردستانیان وەکتی لێ کردووە پیاوێک 5 سەرمەڕەدا بە کەسێک بە خێویکە دوای چواری بۆ دێنێت و یەکیان دیار نییە ئەڵێ کاکە من 5 سەرمەڕم پێداوی ئێستا چواری هێناوەتەوەڵێ ڕاستەکە ئەڵێ یەکێکی دیار نیە ئەڵێ وایە ئەڵێ ئەی کوواڵێ بیژمێرە ئەی ژمێر ئەڵێ کاکە چوارە ئەڵێ تەواوە ئێڵێ یەکێکی دیار نیە ئەڵێ ڕاستەکەی بۆی تێناگەێنرێ ناچار 5 زەلامەیەنێ چوارمەڕەکەی ویژدانێ ئەڵێ کاکە بۆی تێگەێنم کە یەکێکیان دیار نیە سابێ هەر زەلامێ مەڕێکی خۆی بەرێ بۆی مەڕەکانی من تەواو بێ ئەڵێ ڕاستە دەفەرموو هەر زەلامێ مەڕێکە گرەیەکێک مەڕی بۆ نامێنێتەوە ئەلە کاکەوە نیە ئەوە یەکێکی بۆ نەماوەڵە جا بە ئەویش ئازا بۆە زوو یەکێکی بگرتایە ئێستا مێڵێن ئەم پارانە دیار نییە باش ئەڵێن ڕاستە ئەڵێن کاکە زیادتان ئەڵێن وایە هەردووکتان لەپەی بە دوواداچوونەکانتان ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بەم قەیران و بە مەسلەی دابەزینی نرخینەوتوە چەند ئێستا وا لە بەرزبوونەوەیە وردە حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت موچەی فەرمانبەرانی موچەخۆرانی هەرێمی کوردستان دابیم کا بەبێ گرفت ئەگەر ئەو پارانەی دزیویانە باش دەری بخەن بەڵێ ئەتوانن هەموو موچە قەرزەکان هەموو نیوە ڕوبع موچەکان بدەنەوە بەڵام ئایا برسیکردنی خەڵکو و شاردنەوەی پارەی داهاتی ئەم وڵاتیان بۆ چ زەمانی هەڵگرتووە بۆ چ سیناریوەیەکیان هەڵگرتووە گومانەکە لەسەر ئەوەیە من پێم وانە تا ئێستا بیانەوە بیدەن لەبەرم خاڵی لای خوارەوە لە 2014 دوای ئەوەی کە لە بەرنامەی پێشووتر ماوتت لە 100 حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت ئەگەر دزی بەڵێ ئەگەر ئێستا بەو داهاتی ئێستاش بۆ ئێستا
بە سعی نەوتی ئەمڕۆکە ئەوەی ئەڕوا ئێمە 570 میلیۆن دلارمان دەسەکەوێت لە نەوتی بۆدی نزیکەی 150 بۆ 200 میلیۆن دلارمان دەسەکەوێت لە نەوتی ئەوەی لە ناوخوا پاڵێورێ و ئەوەی ئەبرێتە دەرەوە ڕێک بەشی موچێکە بەڵام ئەم سیستەمە نایکە ئەمانە نایانەوێت لەبەر ئەوەی لە 2014 94 میلیارد دلار بوو ئەوان بە پارەی نەوت معاشی خەڵکیان نەدا چون دەستکاری پارەی بانقەکانیان کرد معاشی خەڵکیان پێدا من دیسانەوە یەک تەڵەبم هەیە باش ئەبێ ئەوانەی کە لە هەر حزبێکی جیاوازن ئیسلاحەکەن ئەبێ هاوپەیمانەتی موسڵحین هەبێ لە وڵاتە چۆن فاسدین هاوپەیمانێتیان هەیە ئەوانەی لە خەمی ئیسلاحانە بێ لێک نزیک بوونەوە من هەرکێ ئیسلاحەکە لە پارتیە لێچێتە یان نێتی هەیە ئەوێ ڕوبەڕویان بێتەوە ئامادەم هەموو دیکۆمنتەکان بخەمە بەردەمی داهاتی نەوت بە ئیمزای ڕسمی چەند بووە چۆن بووە چی بەسەر هاتووە دوو بەداخەوە ئەوانەی ئێستا لە کوردستانە ینی خەڵک گلەیمان لێکە ئێمە بەمانە نەڵێن گەندەڵ بەمانە بڵێن دز باشە گەندەڵ خراپە دز پارە یەکێکی خواردووە دز لە سزنایە دز مناڵەکەی پێعی بە باوکم بڵێ ئەمانە باوک من دز ناتوانێت سەفەرکە بەڵام گەندەڵ پارەی هەموو خەڵکە خوا بەجادەیە ڕوا خەڵک ڕسمی لەسەراگرێت لە VIP دانیشێت خەڵک شاناسی پێوەکە وڵاتان تعاملی لەگەڵاکەن بۆیە گەندەڵ مەترسیدارترە کۆمنتێکتان بۆ بخوێنمەوانێ کە جۆرێکە لە بێئومێدی بەرامبەر بە ئێوە ئاری کورد نووسیوێتی ئەگەر کارێکتان پێ ناکرێت لانی کەم لە حکوومەت بکشێنەوانێ زانیار مەجید نووسیوێتی ئایا منداڵی ئەوانیش وەک منداڵی فەرمانبەران هەست بە قەیران دەکەن مەبەستی ئێوەیە هەردووکتان مستەفا جومعە دەڵێ و دوو پەرلەمانتارە هەر بەڵگەنامە بڵاو دەکەنەوە و هیچیش ناکرێت ئەو کارە سوودی چییە؟ هاوڕێ سلێمان دەڵێ کەس سەر لە وتەکانیان دەرناکات هەر ڕۆژە و داتایەک بڵاو دەکەنەوە ڕەمەزان دهۆکی دەڵێ بۆچی هەموو شتەکان بەڕاشکاوانە باز ناکەن وابزانام زۆر ئینکاریم کرد لەسەر ئەو زیاتر چییە خۆ ناچین ڕسمیان لە ماڵەوە دەڵێ عەلی حەمەد ساڵح سەرەتا قەرزەکانی ئاشکرا کرد حکوومەت نکۆڵی لێ دەکرد باشە لەسەر ئەو کۆمنتانە حەزەکەم سەرنجی هەردووکتان بزانم بە کورتی زۆر بە کورتی کاکە گیان ئێمە نەتووشی حەزمان لەسەر ئێشەیە 50 دوژمنداری لەگەڵ ئەم بەڵێندەری دز ئەوە بەرهێنەری دز ئەوە بەرهێن ئەو مەسوولی گەورە و گەندەڵ بۆ خۆمان و ماڵ و مناڵمان دروست کردووە حەزمان لەسەر ێشەیە ئەمان توانی وەکو خەڵکی تر کۆمپانیامان نەبێت وەکی خەڵکی تر خۆش بژین وەک بەڵام ویژدانی قبول ناکات ئیمانی ڕێگەڵ پێ نادا من پێم سەیرێکی پارتی زۆر عاقڵن 25 ساڵە دزیەکەن خەڵکمانوو نەبوو لە دزی بەڵام ئێمە 2 ساڵە 3 ساڵە 4 ساڵە حقائق بڵاوەکەینەوە ئەنوێ خەڵکمانووکە نەبیستنی حقائق بەڵام خەڵکمانوو نەکەن نەبینینی دزی نەخێر ئەبێ خەڵکی کورسانمانوو نەبێت لە زانینی حقات و ئەم حقائقانە بکە بە عمل فشاری مەدەنیەکەین انتخاباتەکەین زەخت دروستەکەین باسی ئەوەت کرد من ترسی ئەوم هەیەم قەیرانە قوڵتر بێتەوە بە تایبەتی ئێستا مؤسسە نەماوە لە حکوومەتە کەس بۆی نییە چاودێریکە خۆیان نەحسێب بۆ قانونەکەن نەمەحکەمە دوور نییە شەڕی مووسڵی بەسەرا بێت نێتێکی دەولی هەبێت کورد و پەکەکە بێ پارتی و پەکەکە بێت لەسەر مووسڵ و ئەوانە بدرێ بە شەڕ تورکیا و سعودیە لە جهەیەکەوە شیعە و ئێران و چی لە جهەتێکی ترەوە ئێمەش لەم بەینات بترنجین مووسڵ نزیکەی 3-4 میلیۆن کەسی تیا شەڕی مووسڵ ڕووەدا بەڵێ مووسڵ 3-4 میلیۆن کەسی تایە ئاوارە بن 50 دقە لە پایتەختەوە دوورن بیرکەرەوە پەکەکە بێتە مووسڵ تورکیا بێتە مووسڵ حەشد بێتە مووسڵ پێشمەرگە بێتە مووسڵ ئێران بێتە مووسڵ کە لەگەڵ ئێمان چی ڕوئەدا بۆیە ئێستا ئەوەی خۆی بە خەمخۆری ئەم وڵاتە زانێ ئەبێ استراتیژێتێکی ڕوونی هەبێت بۆ ئایندەی ئەم وڵاتە بگرم کۆمنتێک دیکەش دەخوێنمەوە ئیزافەت بۆوانە شۆڕە شار باشەری دەڵێ هەمومان تووشی نەخۆشی دەرونی بووین وڵا ئەوەی کەوتوێتی قسەی جیاوازەکەین لەبەرەوەی حکوومەت دزی جیاوازەکە و فێڵی جیاوازەکە تا ئەم کەشفەکەین درۆ و دزیەکی تری کەشفە بێ ئەوە پەیوەندی بەوەیە خاڵی یەکەم خاڵی دووەم مناڵی من و کاک عەلی لە خوێندنگای ئەهلی و تایبەت نین لەگەڵ خوێندنگای عامن و ئێمە کوڕی و میلەتین و مناڵی ئێمە ژۆک مناڵی خەڵک دومعاشمان 2 میلیۆنەکەی وەرێگری نازار چاوەڕێش لەبەرەوە ئێمە ئەگەر ئەمەی کە ئەیکەین بۆ ژیان کارزان پێشتیش هەرەوەی بۆ ئێمەمانانەمە ئەمەی کە ئێمە ئەیکەین بۆ ژیانی خۆمان نییە من و عەلی کێشەمان نییە باشە بۆ لە پێناوی خەڵکایە بۆ قوتی خەڵکە بە خەڵکەڵین دزیتان لێکرێ خیانەت توێمە نوێنەری خەڵچین خەڵگی خەمان ناگرێ بڵێ بۆت بێدەنگن کە بە دەنگیش دەین ئەوێت لە حەقیقەت ماندوو بێ چکە ئەوە هەدەفی دزەکانە گەندەڵەکانە کە خەڵک ماندوو بکەن دوجار ئەگەر بەعز کوردی بە کیمیاباران بە ئەنفال جینۆساید کرد بێ ئەمڕۆ کۆمەڵێک دەسەڵاتداری مافیا
بە برسیکردنی خەڵک جارێک دوای 25 ساڵ لە حکومڕانی خەڵکی کوردستان جینۆسای دەکەن. زۆر سوپاس بۆ سۆران عومەر، سوپاس بۆ عەلی حەمەد ساڵح، سوپاسانەکەم کە میوانی تا و توێ بوو نازانێ نافتی سوپاس بۆیەوە، سوپاس بۆ سەرنج و کۆمنتەکانتان تا بەرنامەیەکی دیکە هەرشاد بن. تاوتوێ بە سپۆنسەری کۆمپانیای دارالمولکی بابان.